بەرپرسەکان سەنگەرەکەنیان چۆڵ کرد و پێشمەرگەکانیش تا دوا هەناسەی خۆیان جەنگان. دکتۆر فایق محەممەد گوڵپی لە کتێبی کە لێرەوە سەیری ژیانی خۆم دەکەم دەڵێت سەرەتای ساڵی 1963 ناوچەی هەورامان لەگەڵ بەشێکی شارە زور لەژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەدا بوو. قەزای هەڵەبجە بەدەست حکومەتی عێراقەوە بوو، بەڵام بە شێوەیەکی نافەڕمی پێشمەرگە لەو شارەدا هەبوو. ناوە لەگەڵ حکومەت و سەرکردایەتی ئەو کاتی شۆڕشدا گفتوگۆ دەکرا و حکومەت و پێشمەرگە لە یەک نزیک دەبوونەوە و دوای ماوەیەک دووبارە ناکۆکی لە نێوانیاندا ڕووی دەدایەوە. ڕۆژ لە دوای ڕۆژ دەسەڵاتی شۆڕش پەرەی دەسەند و پێشمەرگە دەستی بەسەر پانتایی فراوانتردا دەکرد. بەمەبەستی شکاندنی پێشمەرگە و لەژێر دەست دەرهێنانی ئەو ناوچانی کە لە لای پێشمەرگە بوون. هاوینی ساڵی 1963 سوپای عێراق هەڵمەتێکی سەربازی بۆ سەر ناوچە ڕزگارکراوەکانی ژێردەسەڵاتی پێشمەرگە دەست پێ کرد. لەو کاتەدا زەعیم سدیق سەرپەرشتی هەڵمەتی سەربازی پارێزگای سلێمانی دەکرد. پێش ئەوەی زەعیم سدیق بە سوپاوە هێرش بکاتە سەر ناوچەی شارە زور و هەورامان، هێرشی کردە سەر سلێمانی و دووکان و کۆیە. لە سلێمانی کۆمەڵ کوژیەکەی نۆی حوزەیرانی ئەنجامدا و لە مانگی ئابدا هێرشەکەی بۆ هەڵەبجە دەست پێ کرد. هێزی پێشمەرگە لەسەر ڕێگای سەرەکی هەڵەبجە خوورماڵ سەید سادق سەنگەریان لێدا و خۆیان ئامادەی ڕوبەڕووبوونەوە کرد. و ئەو کاتە هێزێکە بوو ناوی هێزی بەرگریمی لی بوو. ئەو کەسانە بوون کە پێشمەرگە نەبوون، بەڵام بۆ هاوکاری پێشمەرگە لە ڕوبەڕووبوونەوەکاندا بەشداریان دەکرد. لەم شەڕەدا ئەوانیش بەشدار بوون. لەسەر ڕێگای سەرەکی سەید سادق هەڵەبجە شەڕ لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقدا دەستی پێکرد و هەواڵ دەهات دەیانوت پێشمەرگە ناهێڵێت سوپای عێراق بگاتە هەڵەبجە. ئەو هەواڵانە جێگەی دڵخۆشی بوون بۆ ئێمە. ئەو کات هێزی پێشمەرگە بە توانایەکی سەربازی کەمەوە ڕوبەڕووی سوپای عێراق وەستا بوونەوە کە سوپایەکی بەهێزی پرچەک بوو، بەڵام ڕێگەیان نەدا بێتە پێشەوە و چەندین ڕۆژ بەردەوام بوون لە بەرگریکردن و ڕێگاکەیان چۆڵ نەکرد. ئەوە یەکەم جار بوو پێشمەرگە ئاوا لە نزیکەوە ڕوبەڕووی سوپای عێراق ببێتەوە. دوای چەند ڕۆژێک لە بەرگری هەندێک لە بەرپرسەکان بۆ پاراستنی گیانی خۆیان سەنگەرەکانیان چۆڵ کرد. ئیتر ئەو کات شەڕەکە بۆ پێشمەرگە مایەوە، بۆیە پێشمەرگەکان تا دوا هەناسەی خۆیان شەڕیان کرد و بەردەوام بوون تاکو و هەموویان شەهید بوون. لەو شەڕەدا دوای کشانەوەی بەرپرسەکان 12 پێشمەرگە شەهید بوون کە یەکێک لەو پێشمەرگانە باوکی خۆم بوو. لە شەڕی پردی خوورماڵدا کە لە 12 ساڵی 1963 ڕوویدا تەرمی هەموو پێشمەرگە شەهیدەکان کەوتەوە دەست پێشمەرگە بێ لە تەرمی باوکم نەبێت کە کەوتە دەست هێزەکانی سوپای عێراق و ئەوانیش لە پردەکەوە تاکو سەید سادق تەرمەکەیان بە دەبابە ڕاکێشا و چەندین ڕۆژ لەسەر شەقامەکەی سەید سادق هێشتیانەوە و نەیان هێشت کەس بینێژێت. دوای ماوەیەک بەسەر تێپەڕینی ڕووداوەکە دووبارە پێشمەرگە و حکومەت پێک هاتنەوە. منیش ئەوەی لە باوکم بۆم مایەوە تەنیا کاتژمێرەکەی دەستی بوو.